هەموو ڕێکخراوەکان هەرێکە بە پێی توانای خۆی هەوڵ دەداکەوە ئەو کێشە ئەو گرفتەی کە تووشی ئەو ژنە دەبیتن هەوڵ دەدا بۆ چارەسەرکردنی. بەڵام مجتەمەعێکی ئێمە مجتەمەعێکی بەڕاستی جیاوازە لە تاو مجتەمەعی ئەوروپی هەتا ئێستا ئەمە لەسەر عادات و تەقالید و دابوونەریتی کۆنی خۆمان دەڕۆین. ئەوەیە یەک ژنیان کچەک شتێکی لێ ئەوە ببی ڕاست خێزانەکەی ئەگەر بێت و هەڵوێستی نەبی بەرامبەر ئەو حەرەکەتەی ئەو کچە خۆشەویستێکی کردیە بەدری خۆشی کردیە ڕاست پاڵ دەبەندەوە بۆ کوشتنی بەداخەوە. ئەمە پێمان خۆشە و ڕێکخراوەکان یاسا سەروەری لەو کاتەیدا نەکو دانیشن ڕاستە و خۆوان بەبێ هیچ ئەوەک دانیشن پەنابن لۆ کوشتنی ئەو ژنە. بۆیە هیوادارم کۆمەڵگە وا سەیر نەکاکەوە ڕێکخراوەکان سستن و یاخود تاوانبارن لەوەی زۆر جار ئیتیهام دەکەن دەڵێن ڕێکخراوەکان هەمووی ئەوان بووینەتە هۆی ئەو تند و تیژە بەرام بەعەکسەوە لۆ خۆی ئەو سۆشیال میدیای ئێستا و ئەو ڕاگەیاندنە وای کردێ شتەکان هەموو خەرک لەو پەڕی دنیا لەو پەڕی غەربیان لەو پەڕی شەرقەوە ڕەئسەن خەرک هەواڵەکەی دەبێتن و دەزانیتن بڵاو دەبتەوە. جاران وانە بوو جاران ڕەنگ بوو بە سار ئەو هەواڵە نەگاتە ئەو شارەیان ئەو مەملەکەتیان ئەو شوێنەی جەلوێ ئێستا هەواڵەکان زوو بە زوو دەگا و زوو براو دەبتەوە هەموو کەسێکیش مۆبایلی پێ و ڕاست خەبەرەکەی دەزانین جا خەبەرەکە ڕاستە درۆیە بە شێوازەکە ڕاست وەری دەگری و برایشی دەکاتەوە. جەلوێ بەداخەوە هیوادارم خەڵکەکە هەموو ڕەوشەنبیر بی بە چاوەکی ڕەوشەنبیری سەیری ئەو کێشانە و سەوری ئەو قەزیانە بکە. وڵا بەداخەوە ئەو سارەکە وانە بوو وارێک نەکەوتکەوە بە هاوش بەشی ئیشە بکەین لەنا سارانی ڕابردوو هەموو بەیەکەوە هەڵوێستمان دەبوو کۆبوونەوەمان دەکرد تەجەموعمان دەکرد. ئێستاکەش کە سیمینار و کۆر دەبی هەموو بەشداری دەکەین لە یەکدی. پێ خۆشحاڵین لەخوای بەزیادبی کوشتن و خۆسووتاندن و ئەو جۆرە شتانە لە سنووری کۆیە ئەلحەمدوللا بەرەو کەم بووتەوە زۆر زۆریش کەم بووتەوە یعنی ئامارەکان ئەو کێشانەی کە لۆمان دێتن زۆر زۆر کەمی کردیە لە چاو ساڵانی پێشوو. وڵا ئەمە بەنسبەت خۆمان ئەو کەیسانەی ئێستا کە دێتە کرمان ئەو خێزانانە کەوا پێیان خۆش نییە بگاتە ینی بڵاو بیتەوە بە نهێنی دێن داوا دەکەن کەەوە ئەو کێشەیان لۆ چارەسەر بکەین لەوە تای بەڕێوەبەرایەتی تند و تیژیدا مەزرایە کێشەکان ڕوبەڕووی وان دەبتەوە. ئێمە کۆمەڵێک ڕێکخراو بوون تۆڕێکی هاوبەشمان دروست کرده بوو ساڵانە لە 25 نۆڤەمبەرە کاری هاوبەشمان هەبووە بەوەی کە بابەتی تایبەتمان هەبووە بۆ قوتابخانەکان بۆ زانکۆکان بەڵام ئەم ساڵ لە ڕاستیە نەمان بوو بەڵام ئێمە وەکو یەکگرتووە خوشکانی ئیسلامی کوردستان پڕۆژێکی سەرتاسەریمان هەبوو کە چەند بابەتێکی پێویست بۆ کۆمەڵگە ئامادەمان کرده بوو کە لەلایەن چەند بەڕێزێکەوە بوترێتەوە. بێگومان هەتا ڕێکخراوەکان یەکدەنگ بن یەکگرتوو بن و دژ بە یەک کار دەکەن و ڕوئیایەکی وازەحیان ئەبێ بۆ ئەوەی کە کار بۆ ئافرەتان بکەن بەجددی نەک ئەوەی کە تۆ بڕۆی مەشروعێکی دەرەوەی کۆمەلگای خۆت بێنیت لەناو کۆمەلگاکەی خۆتان بیسەپێنی بە حسابی ئەوەی کە تۆ بەو مەشروعە ئەتوانی توتیژی کە بکەیتەوە بە پێچەوانەوە بوازانم ئەوە هۆکارێکی گەورە بۆ ئەوەی توتیژی زیاد بکرێ. ئەمەش قسەی ئێمە نیە قسەی ئەوە هەسایانەیە کە دەرکەوتووە کە ڕۆژانە زیاتر و زۆرتر توتیژیەکان هەن بە تایبەتی ئێستا لە بواری تەکنۆلۆژیا لە بواری سۆشیال میدیا توتیژەکان بەردەوامیان هەیە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبریانی جۆری توتیژەکان خەریکە بڵێ ئەگەر جاران تەنها لەناو خێزان بووە ئێستا لەناو سۆشیال میدیایە ئێستا لەناو کۆڵانە لەناو قوتابخانەیە لە زۆربەی شوێنەکانە ئەو توتیژە ئەکرێ و بەڵام شێوازەکانی هەر یعنی با بڵێن ئاستەکانی و شێوازەکانی جۆراجۆرە. بەنظری ئێمە ئەبێ خێزان دەوری هەبێ لەوەی کە توتیژی دابێت پەروەردە دەکات کە توتیژی بەرهەمێنێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەبێ کۆمەڵگە بەعام کە ئەوەش دەسەڵات ئەبێ
ڕێنماییەکی وای هەبێ و یاسایەکی وای هەبێ کە حیمایەی ئافرەت بکە بەجددی حیمایە بکە بەڵام و حیمایە خێزان بکە و ئەبێ پەروەردە بە دەرەجەی یەکەم تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە لەناو خێزانەکانەوە لە دەوروی خێزان و لەناو کۆمەڵگا و لەناو شوێنە گشتیەکانە ئەو جۆرە پەروەردەیەک بکرێت کە تروتیژی تیا بەرهەم نەهێنێت.